دووبارە سڵاوتان لەبێ بەشێک لە دانیشتوانی قەزای ماوات داوای چارەسەرکردنی کێشەی خزمەتگوزاری ڕێگەوبانەکانیانەکەن. کورسات نیوز بە دوواداچوونی بۆ کێشەکەیان کردووە. بەشێک لە دانیشتوانی قەزاکە ئەڵێن بارودۆخی 4 گەڕەکی ناو قەزاکە بە جۆرێکە کە لە وەرزی سەرمایە و لە کاتی بارانبارینە بە ئەستەم ئەتوانن هاتوچۆی پیا بکەن. شارەوانی قەزاکەش ئەڵێ 2 ساڵ لەمەوبەر چارەسەرکردنی کێشەی ئەو 4 گەڕەکە بە کۆمپانیایەک سپێردراوە سستی لە کارەکانیانە هەبووە، بەڵام بەڵێنیان داوە بە زووترین کات کێشەی هەر 4 گەڕەکەکە چارەسەر بکرێت. کەشوهەوا ساردە و لەژێر بارانی بەلێزمەدا وەستاون، بەڵام هەمووان یەک کێشە و یەک داواکاریان هەیە. لە پێناو چارەسەرکردنیشیدا گوێ بە تەزیینی دەستەکانیان و تەڕبوونی جەستەیان نادەن. کورسات نیوز بە دوواداچوون بۆ کێشەی بەشێک لە دانیشتوانی قەزای ماوت دەکات. دانیشتوانەکەی دەڵێن ماوەی 2 ساڵە 4 گەڕەکی قەزاکە هەر کە وەرزی سەرما دێت و باران دەبارێت بە ئەستەم دەتوانن هاتوچۆ بە کۆڵانەکانیاندا بکەن. ئێمە داواکاریمانەوە چارەسەرێکمان بۆ بکەن. چارەسەری ئەم خوڕە نەم ناڵمان دەرەچێنە نەخۆشمانەیە چارەسەری دەکرێت بچێ بۆ خەستخانە. ئیتر نەڕێوبانمانەیە جادەبانمان هەمووی لە قوڕاخن کا خەڵق ئالاگە لە پێیەکە. ئێستا دستان نەهاتۆ کوڕەکەم لە ماڵ ناوێنین بین سوێن بەخوا دوڕژنە چمە دەرە بۆ لای جوتکوشکمەیە. داواکاری ئێمە ئەوەیە چارەسەرێکمان بۆ بکەن، یا بۆمان چاوڕێژکەن یان بۆمان شتێک لێ بکەن. دام کارەکە کراوە سەبەبەکەی چی یعنی ئەوەنە تاخیرە بێ؟ یعنی 4 کۆڵانە هەموو کۆڵانی 100 مەترە بێ، با 150 مەتر بێ، کاکە با 200 مەتر بێ. یعنی چۆن ناتوانێت 4 کۆڵان لە مدەی 2 ساڵە بەس چاوڕێژ خۆی من داوای قیریشمان نەکردووە، بەس چاوڕێژکردنی منتیقەکەیە بۆی کە قوتابی یان موازەفێک یان خوشکێک یان دایکێک کە ئەماوە ڕواچێ بۆ خەستەخانەیان بۆ ناو شارەکە بۆی قوڕاوی نەبێ، هەر ئەوەندەمانەوێت لەوە زیاتر هیچمان ناوێت. 2 ساڵ لەمەوبەر چارەسەرکردنی ئەو 4 گەڕەکە سپێردراوە بە کۆمپانیایەکی تایبەت، بەڵام دانیشتوانی قەزاکە دەڵێن سستی لە کارەکانیدا کردووە و کێشەکەیان بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. شارەوانی قەزای ماوەتیش دەڵێت لەگەڵ کۆمپانیای جێبەجێگەر گفتوگویان کردووە و بەڵێنی داوە بە زووترین کات کارەکانی ئەو 4 گەڕەکە تەواو بکات. ئێستا حاڵی حاضر پێش ئێوە کۆمپانیەکە تۆ بەرام دەڵێن من گەڕەکەکەی خوارەوە لە تێستا دەرچۆ لە کوتانەوەیدا ئەو دوینەی سەرەوە دووجار لە کوتانەوەی ینی کوتانەوەکەی دەرنەچۆی پێشەوەی چەوەکەی تێبکەین دەبێت بکترێتەوە ئەرزەکەی بە تەواوی ئەوەی داوە کە ئێستا چەوەکەی حاضرە هەموو شتێکی حاضرە ئیشەڵڵا ئەگەر ئەم بارانە تاوە بێ دەزەکا بە چاوڕێژکردنی. قەزای ماوەت دەکەوێتە ناوچەی شارباژێر و 48 کیلۆمەتر لە سنتەری سلێمانیەوە دوورە و لە ماوەی ساڵانی ڕابردوودا دەستی ئاوەدانی گەیەندراوەتە قەزاکە، بەڵام وەک دانیشتوانەکەی دەڵێن هەندێک گەڕەکی قەزاکە پێویستیان بە خزمەتگوزاری زیاترە. دانیشتوانی ئەو چەند گەڕەکەی قەزای ماوەت ماوەیەکی دوور و درێژە داوای چارەسەرکردنی کێشەکانیان دەکەن. ئەوان دەڵێن ئەگەر بۆیان چارەسەر نەکرێ و بەم جۆری ئێستا بمێنێتەوە ئەوە بەردەوام لە وەرزی سەرمادا کاریگەری لەسەر شێوازی ژیانکردنیان دروست دەکات. بڕوابادین کورسات نیوز قەزای ماوەت. بارینی یەکەم بارانی ئەم ساڵ وای کردووە کە کەشێکی جوان و دڵڕفێن لە سەرچنار دروست ببێت، هاوڵاتیان ڕووی تێئەکەن و کاتەکانیانی تیا بەسەر ئەبەن. سەرچنار هەر خۆی دیمەنێکی دڵڕفێن و جوانی هەیە، لە ڕووی گەشتیاریەوە گرنگیەکی یەکجار زۆری هەیە بۆ سلێمانی، بەڵام لە وەرزی پاییزە زیاتر ئەبێتە جێی سەرنجی گەشتیاران. لە کۆنەوە جگە لە هاوڵاتیانی سلێمانی، گەشتیارانی شارەکانی تری هەرێم و پارێزگاکانی عێراق لە ماوەی گەشتەکەیان بۆ سلێمانی سەرچنار یەکێکە لە ئامانجەکانی سەردانەکەیان. سەرەڕای ئەوەی دوای سەرچنار بە تایبەتی لەم ساڵانەی دوایە چەندین پارک و شوێنی گەشتیاری دیکە لە سلێمانی کراوەتەوە، بەڵام هێشتا سەرچنار پێگەوسەنگی خۆی هەیە، بەردەوام هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕووی تێئەکەن. لەگەڵ گۆڕانی وەرز و هاتنی سەرما، هەروەها بەهۆی نادڵنیایی لە دۆخی دارایی و موچە
هاوڵاتیان بۆ کڕینی جلوبەرگ و پێداویستیەکانیان ڕویان لە بازاڕەکانی دەستی دوو یاخود لەنگەکان کردووە هەتا بتوانن بە پارەیەکی کەمتر پێداویستیەکانیان لە جلوبەرگ دابین بکەن. لەناو پارێزگاکانی هەرێمی کوردستان پارێزگای هەولێر بەناوبانگە بەوە ناسراوە کە بازاڕێکی لەنگەی گەورەی هەیە. بەردەوام ئەم بازاڕە جمەی دێت و خواستێکی زۆری لەلایەن هاوڵاتیانەوە لەسەرە. باسی بازاڕی لەنگەم بۆ کردن وە گوتم هەولێر بازاڕێکی لەنگەی گەورەی هەیە. پەیامنەرمان قارەمان جەوهەر چۆتە بازاڕەکە و لەوێەوە ئەزلایڤێکی بۆ ئامادەکردوین بابینەری بین. سڵاوتان لێ بێ و کاتتان باش. ئێستا من لە بازاڕی لەنگەی هەولێرم. دیارە بازاڕی لەنگەی هەولێر یەکێکە لە بازاڕە هەرە گەورەکانی هەولێر کە تایبەتە بە جلوبەرگ، جلوبەرجی منداڵان، جلوبەرجی ژنان و پیاوان و ئەوانەی کە پێویستیان پێێتین. بەڵام ئەوەی کە هەیە زیاتر لە وەرزی زستان ئەم بازاڕە قەڵەباڵغی زۆر بەخۆیەوە دەبینێت. لەگەڵ ئەوەش بەهۆی دواکەوتنی موچەمە هۆکارێکە بۆ ئەوەی خەڵک زیاتر ڕوو لەو شوێنانە بکە کە نرخەکانیان کەمترەوە بەراوردەوەی کە لەسەر بەشێک لە دیمەنی تابلۆی ئەو دوکانانە دیارە ئەنی نرخەکانیان لە 1000 دیناری دەست پێ دەکات تاوەکو نزیکەی 500 دینار. لە ڕووی کوالێتیشەوە تا ڕادەیەک ئەوانەی کە دێن لە بازاڕی لەنگە جلوبەرگ دەکڕن باز لەوە دەکەن کە لە ڕووی کوالێت و پێکاتەوە جیاوازە لەگەڵ ئەو کاڵانەی کە لە بەشێک لە وڵاتانی وەکو تورکیا و سین هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. مامەجانەوە کاتت باش لە بازاڕی لەنگەی هەولێر دەبینین ینی نرخەکان نرخی ئێزگار کەمن. ینی تاسان ئێوە ئەم نرخانەتان دابەزاندوە یاخود نرخەکان بخۆیان هەر بەو شێوەن. بە قورعان پێشی مەخێراتان دەکەم. خۆی دەزانی چییە؟ نرخەکان باڵەکان ئەنواعی هەیە، ینی قامسەلەکان ئەنواع هەیە، هەموو نەوعەک هەیە. یعنی سوودی هەیە، نەرویجی هەیە، کۆری هەیە، سنگافورە هەیە. ئێستا سنگافورە و کۆریەکە هەرزانە باڵێ. ئێستا لۆ نمونێ منەوە قەمسەلانە بە 500 دەدەم. ئەگەر تەماشاکێکی ڕووکامێرەکەی بسوڕێنی ئەو جلدانە ئەمن ئەوانە ئێستا 500 دەدەم نەبتە ڕیکلام. ئەوە قەمسەلەکە هەم بە 5 دەدەم. ئەوانەشمانەیە ئەوە لێرە ئەوانە ئێستا ئەوانە ئەوە هەموو سنگا ئەوەیە کۆریە بەس تەماشاکە هەموو ژنوێ ئەوە نەبتە یعنی ئەوە ئەو بابەتەیە هەرزانە عالم. ئێستا بڕۆ لە سوەر ئەو لە مارکێتەکان بەچەندە وڵا بە 20,000 ژنات داتێ ئەوە ئەمە لێرە بە 5,000 دەی. عالەمەکەش لێ عالم ئیش لە خۆ دەزانی معاشەکە کەمە. عالم ڕوو لە لەنگە دەکە. ئێستا من ئەو بلوزەی بە 1000 دەدەم. ئەوجا ئەو هەیە شەکانیش باشن. زستان خەڵک ڕوو لەو بازاڕە دەکات لە هاوێنی شەیە، بەڵام لە زستان بەوەی کەوە بابەتەکان جیاوازە قەمسەڵەیە بەشێک لەو جلوبەرگانەیە کە خەڵک لە وەرزی زستان لەبەری دەکاتن قەرەباڵغی هەیە ئەنێ بازاڕەکان زۆر ئێستا باشە. یعنی ئەوە سێ ڕۆژلۆتی و بارانەباری فەرقی کرد 100 باشتر دەبێتن چکە سەرمادا دێگە سەرما بێ کابرادێ قەمسەڵەشی دەکرێت بە 5,000 لەوانەیە زۆری با لەوانەیە هەرزانترشی بدەینێمە. قەڵەباڵغی ئەنگۆ نرخ بەرز ناکەنەوە هەروە خۆی جێگی وڵای سام نەو ڕووکابراکە هاتی ینی نەبتە ڕیکلامیش هات ئەوە جۆتم بە 5دایە بای 300,000 برد. کابرا گوتی لۆ فرۆشتم گوتم وەرە بابت دەمێ خێری لێ بکات زۆتم بە 5,000 دایە. ئەمە لە خۆی باڵەکان ئەگەشان بێزەمیر نەبی قناعات بکە بفرۆشی باشە بە سعەیە بێزەمیرە یەک قەمسەڵە ئێستا لۆ نمونێ ئەو قەمسەڵانیتە لە هەرزیەکی بڕۆ لە مارکێتەکان بە چەندی ئەوە بەخوای بە 25,000 ئەمە نیساوانە ئەوەتە ئەوانە بە 5,000 دەم ئەوەتە تەمەشایکە ئەو قەمسەڵە بە 5,000 ینی چی ئەو قەمسەڵی 5,000دا ئەم نەرزانم کڕێ ئەگە بڕێک هەرزانی بکڕ مەرزانە بۆ کرێ چیشم لێرە بەڵام هێشتا خێری لێ دەکەم زەلامێ لە ڕێزمێلوی باشی نێو قسەی دەکەم دوکانی خۆشتی ینی گران دەفرۆشی ئەوە دەگەرێتەوە خۆی سەر زەمیری خۆت زەمیری خۆت کو مرتاحقی ئەو هەیە ئەو لەستا من ئەو بلوزانە بە 1000 دەم لەها بازاری هەبڕوو ئەگەر سەحارەبانەکان بە 1000 بنەخۆ 2-3 بە 5 دەن 2-3 بە 5 ئەمن بە 1000 دەم ئەمن هەرزانترم کڕێ ڕاستی من کۆریە نارمەوە ئەوروپیە و ئەوەیە هەم خۆتان مامە لە وڵاتان دەینن یاخود دێ لێرە دەیکڕن بە نمونە لە کۆریا لە کەنەدا لە هەمووی جملەسی دەچی دەینی ئەو تا لە قوشتەپەیە هەر هەمووی
مەسەڵەن ئەو لەوێن دەرجملەچی هەیە بە هەمووی بە کۆنتێنەر لۆی ئەمەش لێرە لێیان دەکڕینەوە مەسەڵەن بالا هەیە بە وەرەقەچێ بالا هەیە بە 2 وەرەقەیە بالا هەیە بە 3 وەرەقەیە بالا هەیە یعنی بە چیلۆ هەیە چیلۆ هەیە بە $10 و $7 و $8 و $6 و $4 و هەموو نوع ئەشیە باڵەکان یعنی هەر ئەوە نییە برێ 3-4 نوعی هەیە ینی ئەو دەوروپانی هەموو جێشی بالا هەموو نوعشی هەیە سویدی و نەرویجی و کۆری و هەروە بێتەوە کورە هەموو دەورەتەکان لە هەموو دەورەتەکان دێتن بەڕێزی یاخوا بەخێ بێ سەر چاو بەڵاوەی کە کەمێشتردا دەبەزێتن بەڵاوەی کە ئەم مامەژیانە یاخۆ ئەو کاسبکارە باسی کرد نرخەکان لێکوانە ێزگار دابەزینی بەخۆوە بینیوە بەڵام نرخەکان لێرە هەروە خۆیانن ینی لەگەڵ هاتنی وەرزی زستان یاخود وەرزی هاوین خواست لەگەڵ بەشێک لەو پۆشاکانەیە کە خەڵک دەیپۆشن ئێستا وەرزی زستانە پلەکانی گەرما دابەزیوە بازارەکان قەڵەباڵغن و خواست لەسەر قەمسەڵە و بەشێک لەو جلوبەرگانەیە کە خەڵک لە وەرزی زستان دەیپۆشێتن بۆیە نرخەکان لێکوانە نرخی جێگیرن لە 1000 دینار کەمتر لە 1000 دینارەوە دەست پێ دەکات تاوەکو 5,000 دینار و ئەوەی کە باسم کرد بازارێک لەنگەی هەولێرێکێکە لە بازارە هەرە گەورەکانی هەولێر و کوردستان کە جلوبەرجی لەنگە یاخود ئەوانەی دەستی دوی پێ دەگوترێت تەنانەت ئەو جلوبەرگانەی کە نوێشن بەکار نەهاتوون لەم بازاڕاکردن و فرۆشتنی پێوە دەکرێتن و ڕۆژانە ژمارەیەکی زۆر خەڵک سەردانی دەکات. لە سەرچنار پەیامنێرمان هێمن کەمال باسم بۆ کردنوتم لە وەرزی پاییزا بە تایبەتی سەرچنار سەرنجی زۆری گەشتیاران بەلای خۆیان ڕاکێشە ئێستا پەیامنێرمان هێمن لەوێ هێمن سڵاوت لێبێ باسێکی سەرچنارمان بۆ بکار چەند دەزانم جەوەکە ساردی کردووە بەڵام پێمان بڵێ کە سەرچنار حتمما بەم ڕەنگی سەوز و ینی زەرد و پرتەقاڵی وەرزی پاییز ئەوەندەی تر جوان بووە چ باسە لە سەرچنار لە ئێستاە هێمن بەڵێ زریان سڵاوتان لێبێ دیارە وەک دەزانی شەپۆلێکی بارانبارین بڵین لە دوێنێ شویاخن بڵین لە پێرێشەوە کە ڕووی لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی کردووە دیارە ئەم شەپۆلە بێگومان کاریگەری خۆی هەیە بە تایبەت لەسەر سەرچاو ئاویەکانی شاری سلێمانی هەروها بە دیاریکراوی سەرچنار چونکە دەزانی سەرچنار شوێنێکی دیار و گەشتیاری شاری سلێمانیە کە ساڵانە ژمارێکی زۆر لە گەشتیاران ڕووی تێ دەکەن بەڵام ساڵی ڕابردوو یاخود بڵین تا پێش وەرزی بارانبارین بینیمان ئاوەکەی بە ڕێژێکی وەرچاو کەمی کردبوو بەڵام لەگەڵم بارانبارینە سەرچاو ئاوەکانی سەرچنار بوژاوەتەوە هاوڵاتیانیش ڕوو دەکەنە سەرچنار بە تایبەتی لەسەر لە بەیانیەوەی تر تا ئەسە چکە پێشەوەی کە دنیا تاریب بکات چکە وەرزەکەی سەرمایە پلەکانی گەرمادا دەبەزێت مێکی لە هۆکارانەی کە کەمتر هاوڵاتیان بێنە سەرچنار بەڵام ئەوەی کە دیمەنێکی تەواو جیاواز و سەرنجڕاکێشیەکەمە لە کاشمێرەکان یاخود لە خولەکانی ڕابردوودا کە لێرەین و تا ئێساش دیمەنێکی تەواو جیاوازیە نێو سەرچنار بە جۆرێک کە کەشەکەی پاییزانەیە ئەو درەختە و ئەو نەمامانەی کە لێرەیە کە گەڵاکانیان جیاوازکە هەڵدەوەرێت کە لە مۆرزەدا تەواو دیمەنێکی سەرنجڕاکێشیە بێگومانەوە هاوڵاتیانیش ڕۆژانە ڕوو دەکەنە سەرچنار بۆ گرتنی وێنەی یادگاری لە نێو سەرچناردا چۆگاماژەم پێکرد دیمەنێکی تەواو سەرنجڕاکێشیە دیارەم شەپۆ لە بارانبارینە هەر کاریگەریەکەی هەرماوە و بڕیارە سبەینەی تر بەرەو ئاسایی بڕاتووە کەشەکە ئاسایی بێتەوە و بوونی ئەم شەپۆ لە بارانبارینە بۆ یەکمان کاریگەری خۆی هەیە لەسەر هاتنی گەشتیاران بە تایبەت لە ناوچەکانی ناوەڕاست و خواردی و عێراق بۆ شاری سلێمانی بۆی ڕووبکەنە شوێنە گەشتیارەکان چکە لەگەڵ بارینی هەر بارانێک لە ناوچە گەشتیارەکان و شوێنە گەشتیارەکان بۆی ئەو درەخت و نەمامانەی کە لە شوێنە گەشتیارەکاندا هەیەەوە دەبێتە هۆی هەڵوەرینی یاخود لێبوونەوەی گەڵاکانیان وا دەکات کە گەشتیاران ڕووبکەنەوە شوێنانەوە وێنەی یادگاری من پرسیارێکم هەیە بگرن باشە هەیە من هەرچەندە زانم ئێستای تر تاریکی کردووە و لەگەڵەوە شاجەوەکەی ساردا ڕەنگە وردە چۆڵیش بوو بێ ئەو قەرەباڵغیە و ئەوەی کە لە دوانی وەڕۆ ئەسرا هەیە نەمابێ بەڵام هەیە من ئایا ئەو شوێنانە شوێنە بچووکانە کە دانرێن بۆ فرۆشتنی کەلوپەلەکان هەن ئێستا بەم سەرما لە سەرچنار یاخود ناشەو مەبەستم نییە بە ڕۆژە بەڵێ بێگومان بە ڕۆژ بەشێک لەو کافێ و شوێنانی کە لە نێو سەرچناردایە بەشێکیان کراوەتەوە گەرچی لە ئێستاشدا چەند شوێنێکیان کراوەتەوە بەڵام لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما چکە شەوان کە پلەکانی گەرمادا دەبزێمەوە دەکات کە کەمتر هاوڵاتی بە تایبەت خێزانەکان ڕووبکەنە
نێو هاوینە هەوارەکان خۆ بڵین سەرچنار بەڵام لەگەڵ ئەوەشدا چەند شوێنە کراوەوە بەڵام بێگومان بە ڕۆژ کراوەیە چکە وەک دەزانین کە ڕۆژانە یاخود هەفتانە گروپی گەشتیاری دێتە شاری سلێمانی ڕوودەکەنە شوێنە گەشتیارەکان بۆیە شوێنە ئەو شوێنانەی کە لێرەن کافێ و ئەو شوێنانی کە کاڵا و کەلوپەلی پێداویستی دەفرۆشن لێرە کراوەیە بچکە بۆی هاوڵاتیان یاخود و گەشتیارانی کە دێن ئێرە بۆی بتوان کە کاڵایەک شتێک شمەکێک لەگە خۆیاندا بە دیاری بەرنەوە لەگەڵ خۆیاندا و زیادبوونی ئاوەکەش وە بێگومان بارینی ئەم بارانە کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ئاوەکە زیاد بکات وە کەشێکی تەواو جیاواز بەخشێتە ساوینە هەواری سەرچنار. سپاس پەیامنێرمان هێمن کەمال بوو لە سەرچنار سپاس بۆ زانیاریەکانت هێمن. زیاتر لە ١٧ گەنجانی دهۆک بەهۆی نەبوونی کار و دەرفەتی کارکردن بێ هیوابوون و ئەیانەوێت شارەکەیان جێبهێڵن ئەمە وتەی گەنجێکی شاری دهۆکە. ڕێیان شنگالی یەکێک لە گەنجەکانی شاری دهۆک و ئەیەوێت لەبەر نەبوونی کار بچێتە دەرەوەی وڵات ئەڵێت نەبوونی دامەزراندن و دەرفەتی کار لەلایەن کردی تایبەتەوە گەنجانی شارەکەی بە هیوا کردووە بە ناچاری بیر لە جێهێشتنی وڵاتەکەنەوە. ئابووری ناسێکی ژەڵێت ئەگەر ئەو هەلە بڕەخسێت بۆ گەنج کە تیایدا ژیانێکی باش بۆ خۆی پێیا بکات هیچ گەنجێک حەز ناکات خێزانی خۆی بەجێبهێڵێت. نەبوونا دەلیڤینکاری گەنجên dihûkê bêhîvî kirîne. Reyan êk ji gencên parêzgeha dihûkê ye dete diyarkirin ji ber nebûna damezrandinê û nebûna delîvênkarî pitiriya gencên vî bajêrî hest dikin qesta ji derveyî welatî bikin. Gencê me hezir ket yanî ez bijme te nisba gelek gelek yanî pitir 70-80 hezir kem çina ji derveyî welatî gencê me çinkî li Kurdistanê kar geleke zor nîne. Xwazê bi qutabîya bijim. Qutabî salana 4000-5000 ya te xeric bin ya derçin zanko xerîcê zanko ne çarda nayene damezrandin. Mecbûrin hezir çûna ji derve bikin. Didgey an wekî tî şûlê dijî dibişte te dewere şûlke 12 saate de şûlke 10000 kes 12 saate şûl nake 10000. Kiş sebebe reîsiya nebûna karê lawa genç hewl dat bişit bixwe karekî encam dat. Eger mirov bêjit gencetiya xwe mirov xwe çi neketin wela pîrbûnê jî çi bi destê mirovî nayetin. Bele gencê heqa nebûna kargeha nebûna mitmaneyê ve hikmetê jî nebûna moça jî te xeric ket û her mala xwe rêniştî genç heqa yanî bîrê hindê biketin çawa mustaqbelekê bi xwe dabîn ketin. Aborînasek jî dibêjît pitiriya welata genç hêza mezina karî ye. Lêlvêrê genç bêhîvî bûyne bişên jiyaneka baş bi xwe peyda bikin. Salê sad egerî here serekî verrevîna gencaş Herêma Kurdistanê qeskirinawa bû bazarên Ewropa an cîhana ji derve lêgeriyan li derfet û delîvênkarî Herêma Kurdistanê bi giştî qonaxê çûyî da nelkertê giştî damezrandin nelkertê taybet dîtna karî kompanyal kargeha fabrîkal pêşengeha nemaye û ev gencê ku pirasî tê pênasekirin birbira piştêya aborî her welatekî ew gencê ku xêzana wî û hikmetê tê çûyekê mezin lê mezaxtê heta bîte kesekê berhemêner xwe bînîtin bêkar mafê wî bçîn bixwe li derfeteka karî bigeriyetin û ew derfeta karî heke li Herêma Kurdistanê nebît tê ji derveyê Kurdistanê hebît. Di evsala da 4547 xwînkar li parêzgeha dihûkê derçûyne. Belê damezrandin heye û ne jî delîvênkarî li kertê taybet hene. Ev jî bûye eger xelek êdî bêhîvî bibît ji jiyankirinê li vî welatî. Li hemû dinyayê genç hêza mezina destê karî ye. Lê li dihûkê ji ber nebûna delîvênkarî ne li kertê taybet ne jî damezrandin li kertê hikûmî. Welgencî kiriye dergehekê dî bû vebîtin û qesta ji derveyî welatî biket da ku nanê jiyanê bi xwe peyda ket. Hewar Elî, Kurdsat News. Dihûk. لە دەڤەری ڕاپەڕین زیاتر لە 30 میلیمەتر باران باریەوە بەڵام جوتیارانی ئەو ناوچەیە نیگەرانن ئەڵێن هێشتا ناتوان بەرهەمەکانیان بچێنن. جوتیارانی دەشتی بێتوێن بەهۆی دواکەوتنی وەرزی بارانبارینەوە تا ئێستا زەویەکانیان بە گەنم و دانەوێڵە دانەچەندووە. ئەم بارانش بەشی داچاندنی دانەوێڵە ناکات بەهۆیەوە وەرزی چاندن لە دەڤەرەکە دواکەوتووە. جوتیارانی دەشتی بیتوێنن
دوای ئەو شەپۆلە بارانبارینەی سنوورەکەی گرتوتەوە هاتوونەتە سەر زەویەکانیان تا بزانێن باران بەشی ئەوە باریوە زەویەکانیان بەگەنێم دابچێنێن یاخودنا بەبێڵ زەویەکەیان هەڵکەند دەرکەوت باران تەنیا 10 سانتیمەتر بە زەویدا چۆتە خوارەوە هێشتا ژێر زەوی وشکە و هێندە باران نەباریوە کە جوتیارەکان زەویەکانیان دابچێنن ئەو ساڵ پەڵە دواکەوتووە وەک پەڵە داکەوتووە تا ئاستا لەوانەیە 10 سانتین 12 سانتین باران باری بێ بەعمل ئەوەی نایەتووی لاچینی دەبێت 30 سانتین بۆ 30 سانتین بارێ ئەو داستنی گەرم دەکرێت لەبەر ئەوەی پارە بشکە ساڵی بوو ئەو ساڵ عرض زۆر تینوە دەبێتەوەی تاقیتری بچێنین پێویستە پەلە نەکەن جوتیاران لەبەر ئەوەی تا ئێستا لە دەڤەرەکەی ئێمە 30 ملیم بۆ 35 ملیم باریوە تقریبان 10 سانتینێک دەکا لە بەرچاوی خۆتەوە هەرزەکەمان هەڵکۆڵیوە ئەو کاتی ئەگەر بێت و پاڵە نەدا تووشی گەندەنێ دەبێت و فەلاع زەرمەند دەبێت دووبارە عەرزەکەی داچێنێتەوە تا ئێستا جوتیارانی دەڤەری ڕاپەڕین زەویەکانیان بەگەنم و دانەوێڵە دانەچاندووە ئەگەرچی بەهۆی ئەم شەپۆلە باران بارینەوە زیاتر لە 30 ملیم باران باریوە بەڵام جوتیاران دەڵێن پەڵەی نەداوە تا ئەمڕۆ بە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو نزیکەی 33 ملیم باران باریوە 32.6 ملیم باران تۆمار کراوە لە چاو ساڵی ڕابردوو کەمێک جیاوازی هەیە ینی نزیکەی ملیمونیۆک زیاترە لە ساڵی ڕابردوو بەڵام بەڕاستەکەی نەگەشتۆتە حاڵەتی ئەوەی کە بڵین پەڵەی داواکو بە زمانی جوتیاران زەوی تێر ئاو نەبووە چکە ساڵی ڕابردووش با بڵین وشکە ساڵێکی قورس بووە ئەم ساڵیش ماوەی 2 مانگێک تێپەڕیەوە کە لە سەرەتای مانگینەوە لە ناوەڕاستی مانگینەوە دەبووە بارانبارین دەست پێ بکە بەڵام بەداخەوە تاخیر بوو دواکەوە دڕێژ بارانبارینەکە هەرچەندە ئێستاش با بڵین کاتەکەی زۆر درەنگ نییە کاتێکی گونجاوە بۆ پەڵەدان بەڵام ئێمە لێرەوە داوا لە براجوتیارەکان دەکەین کە زەویەکانیان دانەچێنن بەتایبەت زەوی پشتاوەکان لەبەرەوەی نەگەیشتۆتە ئاستی پەڵە و تێر ئاوبوونی زەوی بۆ ئەوەی کە لە کاتی چێڵاندا با بڵین دانەوێڵەکانیان بە فیڕۆ نەچێت و زیانی لێ نەکەن دەڤەری ڕاپەڕین ناوچەی بارانی مسۆگەرە ساڵانە 700 بۆ 1200 ملیم بارانی لێ دەبارێت بەڵام بۆی وشکە ساڵیەوە ئەمساڵ تا ئێستا تەنیا 30 ملیم باران باریوە ئەمەش بۆتە هۆی دواکەوتنی وەرزی چاندن دەشتی بیتوێن ناوچەیەکی بە پیتی کشتتوکاڵیە و ساڵانە بە هەزاران دۆنم زەوی سنوورەکە بە گەنم و دانەوێڵە و بەروبوومە کشتتوکاڵیەکان دادەچێنرێت بەڵام بەهۆی وشکە ساڵی و دواکەوتنی بارانبارینەوە تا ئێستا زەویە بە پیتەکانی سنوورەکە بە گەنم و دانەوێڵە دانەچێنراون خالید ئەحمەد کورساد نیوز دەشتی بیتوێن پسپۆڕێکی ئابووری عێراقی هۆشداریە یاد لەوەی کە عێراق بەرەو قەیرانێکی دارایی مەترسیدارە ڕوات مەنار عوبەیدی ئەڵێت بەشی هەرە زۆری داهاتەکانی حکوومەت داهاتی نەوتین و بەرزبوونەوەی تێچوەکان فشارێکی زۆر لەسەر بووجە دروست دەکات جەختیشی لەوە کردوێتەوە کە سولفەی حکوومەت و کورتهێنانی ڕاستەقینە حکوومەتی ناچار کردووە بەشێک لە یەدەگی دراوەکەی بۆ قەرەبووکردنەوەی پێویستیەکان بفرۆشێت بەوتێ و ئابووری ناسا بەشێکی بەرچاو لا تێچوەکان بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان و چاودێری کۆمەڵایەتی تەرخانەکرێت ئەگەر بێت و ڕێکاری بەپەلە و بەرپرسیارانە بۆ چاکسازی لە داهاتەکان و تێچوەکان نەگیرێتە بەر بۆ پێدانی موچەی موچەخۆران ڕوبەڕووی ئاستەنگا بنەوە دیارە مەنار عوبەیدی پشتبەستوو بەو داتانەشی کاری و لێکدانەوە ئەکات کە هەفتەی ڕابردوو وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردەوە دەربارەی داهات و خەرجیەکانی هەفتەی ڕابردوو وەزارەتی دارایی عێراق داهاتی نەوتی و نانەوتی خۆی لە 8 مانگی ئەم ساڵا بڵاو کردەوە بە گوێرەی داتاکان داهاتی حکوومەت 82 تریلیۆن دینار بووە لەو بڕەش 73 تریلیۆن دیناری داهاتی نەوتی و زیاتر لە 8 تریلیۆن و 555 میلیارد دیناری داهاتی نانەوتی بووە کە تەنها لە سەدا 10 داهات پێک ئەهێنێت.
دەربارەی وتەکانی مەنار عوبەیدی و ئەو داتانە کە خستوێتی ڕوو لێرە ئینفۆگرافیکێکمان هەیە زانیاری زیاترە خێنەڕوو دواتریش لەگەڵ میوانێکی زۆر شارەزاوە پسپۆر لەم بوارە باسوخواستێکی زیاتر دەربارەی بارودۆخی دارایی و ئابووری عێراقەکەی بەپێی وتەکانی مەنار عوبەیدی وەکوتم پشتبەستوو بە داتاکانی وەزارەتی دارایی عێراق ئەم داتانەی بڵاو کردوەوە بەڵام ئێمە بزەبت هەمان ئەو داتانە وەرەگرین کە خۆی باسی کردووە و باسی ڕوبەڕووبوونەوەی عێراقەکات بۆ قەیرانێک ئەڵێ بێ عێراق چاوەڕێی قەیران بێت بەڵام ئەڵێت ئەم ئابووری ناسا کە کورتێنانی بودجێ 2025 سەر و 15 تریلیۆن دینارە بێت و ئەڵێت بەم هۆیەوە ئەتوانین بڵین کە وڵات لەسەر ڕێڕەوی قەیرانە دواتر بە میوانەکەمان ئەڵێن کە بۆمان باس بکات ئایا مە زیادەڕۆیە یان بەڕاستی عێراق لەسەر ڕێڕەوی قەیرانە تا کۆتایی ئابی 2025 هەندێک داتا هەیە کە وەکو وتم وەزارەتی دارایی عێراقیش بڵاوی کردوێتەوە بەو پێی کە داتای حکوومەت داهاتە گشتیەکەی 82 تریلیۆن دینار بووە 73 تریلیۆن دیناری داهاتی نەوتی بووە تەنها 9 تریلیۆن دیناری بێگومان داهاتی نانەوتی بووە و وەکو ئەتوانین لێرەیە بەڕوونی ببینین عێراق لە ئاستێکی زۆرە پشت بە داهاتی نەوتیە بەستە ئەتوانین بڵین هەموو داهاتەکەی جگە لە بەشێکی زۆر کەم نەبێ داهاتی نەوتیە هەر جۆرە گۆڕانکاریەک لە بازاڕی نەوت تا کاریگەری ڕاستەوخۆ لەسەر بارودۆخی دارایی و ئابووری عێراق دروست دەکات. تێچووەکانی حکوومەت بەپێی ئەو داتانەش کە مەنار عوبەیدی و حکوومەتیش بڵاوی کردووەتەوە تێچووی گشتی 87.5 تریلیۆن دینار بۆ لێرە ئەتوانین جیاوازیەکە ببینین لە بەرەوەی کە جیاوازی هەیە داهات و تێچوو کە خەرجیەکانی زیاتر بوون لە داهاتەکان ئەمە ئاماژەیەکی باش نییە کە خەرجی بەکاربردن 73 تریلیۆن دینارە واتە بەشی هەرە زۆری ئەو داهاتە کە حکوومەتی عێراق هەیەی تەنها بۆ موچە و خزمەتگوزاریەکان ئەڕوات و سلفەی حکوومەتی ژواتە پێشینەکانی حکوومەت 5 تریلیۆن دینار بووە کەمێکێک لە هۆکارەکانە کە مەنار عوبەیدی ئەڵێ ئاماژەیەکی خراپە بۆ بارودۆخی دارایی و ئابووری عێراق. کورتێنانی ڕاستەقینە واتە ئەوەی کە ڕووی داوە لە ماوەی ڕابردووە هەتاوەکو کۆتایی مانگی ئاب نزیکەی 10 تریلیۆن دینار بووە پێشبینی ئەکات ئەڵێت هەتا کۆتایی ساڵ ئەگاتە 15 تریلیۆن دینار ئەگەر هەر لەسەر ئەم ڕێڕەوە بین و ئابەم جۆرە بڕوات و ئەڵێت لە 100 زیاترە لە داهاتی گشتی وڵات واتە خەرجیەکان لە 100 بەراورد بە داهات زیاترە. هەروەها باسی فشارەکانی سەر بانکی ناوەندی ئەکات ئەڵێ بانکی ناوەندی بۆ ئەوەی کە لە هەندێک قەیرانە لە هەندێک کات و ساتا پێویستی بە دراوی دەرەکی بووە 11 ملیارد دلاری لە یەدەگی دراوەکەی خەرج کردووە ئەڵێ لە وەزارەتی دارایی 49 ملیارد دلاری وەرگرتووە کە ئەمە یەدەگی دراوی دەرەکیە بۆ پاڵپشتی دارایی وڵات زۆر زۆر زەرورە و کە تۆ ئەو پارێت خەرج کرد دیارە دیسانەمە ئاماژەیەکی خراپە بۆ بارودۆخەکە بۆ نمونە حکوومەت ئەگەر بە پێویستی زانی بێ بە هایدراوی نیشتیمانی لە دابەزی نابوو بێت بۆی هاوسەنگیەکە ڕاگرێت بە هایدراوی نیشتیمانی بەرز بکاتەوە بڕێک لە دراوی لە یەدەگی دراوەکەی خەرج ئەکات کە ئەمە ڕاستە هاوسەنگیەک ئەهێڵێتەوە لە دراوی نیشتیمانی بەرامبەر بە دراوی دەرەکی بەڵام زیانیش بە دوای خۆیان هێنەوە لێکەوتەی خراپی هەیە و حکوومەت وەکو باسم کرد 6 ملیارد دلاری لە بازاڕەکانە فرۆشتووە ئەمە بۆ ئەوەیە کە ڕێگری بکات لە دابەزینی بەهای دراوی نیشتیمانی. کاریگەریەکانی نرخی نەوت ئەگەر باسی بکەم کە ئەڵێت 6 بۆ 65 دلارە نرخی نەوت واتە لە ئەم ماوەی ڕابردووە هەر بەرمیلێک نەوتی خاو لە بازاڕەکانی جیهانە بە تێکڕایی 6 بۆ 65 دلار بووە کە ئەگەر لەسەر ئەم داهاتە بێت حکوومەتی عێراق وەنەوتەکەی ئابۆ جۆرە بفرۆشێت دەڵێ بەشی تێچووە تەشغیلیەکان تێچوی بەکاربردن خەرجی بەکاربردن ناکاواتە موچە خۆرانی پێ نادرێت بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانین داتاکان چیترمان پێڵێت. باسی قەرزی نیشتیمانی کردووە و ئابووری ناساڵە 90 تریلیۆن دینار قەرز هەیە واڵە چیتر حکوومەتی تر ناتوانێت ئەگەر لە بارودۆخێکی زۆر زەروری شابێ پشت با قەرزکردن ببەستێت و باسیەوە کات ئەڵێ بۆچی داهاتەکان کەمترە لە تێچوەکان واتە تێچوەکان بەرزبوونەوە ئەڵێ بەشێکی گەڕێتەوە بۆ موچەی بندیوار واتە کەسانێک موچە لە حکوومەت وەرەگرن کە شایستەنین بۆ وەرگرتنی موچە و باسیەوە کاڵێ موچە و چ موچەی فەرمانبەران و خانەنشینان هەندێکیان ناڕاستن واتە ڕاستە شایستن بۆ ئەوەی موچە وەربگرن بەڵام و بڕێکەوە وەرگرن زیاترە لەوەی کە مستحقن و ئەبێ وەری بگرن و خراپ بەکارهێنانی
دەستەبەری کۆمەڵایەتی بابەتێکی ترەواتە کەسانێک ئەم بابەتە بەکارهێنن کە نابێ بەکاری بێنن و ئەمە هەمووی لە داهاتی حکوومەتە بات و ئەڵێ بەشە خۆراک و پاڵپشتی دەرمانیش دوو بابەتی ترن کە بەشێک لە داهاتە بن و دیسانەمەش بۆتە هۆی کورتهێنانی داهات واتە بەشە خۆراکیش کە ئەم ڕێکارانە گیراوەتە بە ڕەنگەیەکێک لە هۆکارەکانی بۆ ئەوە بێت بە زانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین باسێکی داتا و ژمارەکانی تریش بکەین. نەود لە بودجێ عێراقا پێشبینی بۆ نەود لە بودجێ عێراقا بەم شێوەیە بۆ واتە ئێمە بودجەیەکی 3 ساڵیمان هەیە بۆ عێراق بۆ هەر ساڵێک بۆ نمونە پێشبینی کراوە ئەڵێت بە تێکڕایی باسی 2025 بۆ نمونە بکەم ئەبێ 3.5 ملیۆن بەرمیل نەود ڕۆژانە بفرۆشرێت بە نرخی $70 اینجا ئەمە ئەو داهاتەیە کە حکوومەت پێویستیەتی لە کاتێکا کە لەسەر ئەرزی واقعوە لە بەکردارەکی وانە بووە تقریبا 3.3 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکا فرۆشراوە بە تێکڕایی $65 باج و سەرچاوەکانی تریش 17 تریلیۆن دینارە بێگومان ئەوەی کە حکوومەت چاوەڕێکات بەڵام ئەوەی کە زیاتر حکوومەت پشتی پێبەستوە نەوت و داهاتی نەوتیە وەکو باسم کرد ئەچمە لای میوانێکی شارەزا لەمبارەوە کە خۆی پسپۆڕیەکەی هەر لەمبارەیەوە بێگومان نەتوانێت زانیاری ڕاست و دروستمان پێبات ئایا ئەم داتایانە ڕاستن و بەڕاستی عێراق لەسەر ڕێڕەوی قەیرانە و دروستبوونی قەیرانە لە وڵاتایان نابەوە مەبەستا پەرینووری بەڕێوبەری پێشی بودجێ هەرم لەگەڵمانە پەریخان زۆر بەخێرهاتن. سەرەتا با بزانم ئەم داتانە کە مەنار عوبەیدی باسی ئەکات و ئەڵێ عێراق لەسەر ڕێڕەوی قەیرانە ئەمە بیانی وەکو ئێوە پسپۆڕی خۆتانە ئەمە ڕاستە یان ئەوەی کە زیادە ڕۆی تیا کردووە؟ زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕاستی بە شێوەیەک ڕوونکردنەوەکانت دەکەی تر پێویست نەکا بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشە بێ لە دەستخۆشی من ئەتوانم بڵێم ئەوەی کە ئەو بەڕێزە ئاماژەی پێیاوە بە دڵنیاییەوە ئەبێ حەزەر بکرێت وەکو بودجێ عێراق وەکو خەرج و داهاتی عێراق بۆ ئەوەی ئێمەش وەکو هەنێ لە وڵاتانی ئیقلیمی بەرە و ئەوە نەڕوین کە قەیرانی دارایی و قەیرانی ئابووری دروست ببێ لەم کاتەدا. سەبارەت بەوەی کە هەڵسەنگاندنی ئەو ژمارانەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا مەسەلەی بودجە موازنە تەخمینیە یعنی کۆمەڵێ بەیاناتی مالی خەمڵێنراوە بۆ خەرج و داهاتی ئەو ساڵی کەتیای بۆ ساڵی داهاتوو ینی لە 4 مانگی ئەخیری ساڵە بۆ نمونە ئەم ساڵ لە 4 مانگی ئەخیرە موازنە دائڕێژرێ وحداتی مالی و ئیداری هی هەموو دام و دەستگاکانی دەوڵەت ئەدرێ بە وەزارەتی دارایی کە ئەیرێ بە وەزارەتی دارایی مناقەشەیەکە کۆمەڵێ خەڵکی پسپۆر لیژنەیەک پێگەهێنرێ ئەمە بەنسبەت وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی دارایی خۆشمان هەر بە هەمان شێوە کە مناقەشە ئەکرێت بەپێی پێداویستی وەزارەتەکان و دام و دەستگاکان و بەپێی پێداویستیەکانی حکوومەت کە کارەکانی پێبەڕێ بکرێت هەم تەژغیلی و هەم ئیستیسماری ژمارەکان تەسبیت دەکرێت بە تەخمینی بەڵام بۆ ساڵی ئایندا کە ئەچێتە پەرلەمان و کە تەصدیق ئەکرێ ئەبێ لە ناو میزانی مراجعە ژمارە حەقیقیەکان تەسبیت دەکرێت کە خەرج کراوە ئەو داهاتانەی کە وەرگیراوە ئەوەی کە زۆر مجازەفەیە لە ناو موازنە بڕی فرۆشتنی نەوت لەگەڵ دیاریکردنی نرخی نەوتە بۆ نمونە لە موازنەی 2025 وەکو بەڕێستان ئاماژەتان پێەیە بە $70 ئەوە کراوە دەستنیشان کراوە و بڕی 3.5 ملیۆن و بەڵام هەم وەکو بڕەکەی هەم وەکو نرخەکەی کە دابەزینی بە خۆیەوە بینیوە بمانێەوە و نەمانەوێ ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کورتهێنانی بودجە بێت بۆچی لەبەرەوەی بە دڵنیاییەوە ئەڵێم کە 90% موازنە پشتی بەستووە بە داهاتی نەوتی کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە لەبەر ئەوەی هەنێ جار نرخی نەوت بە جۆرێک دابەزیەوە کە بینیمان لە ساڵی 2020 بووە بزانم
کاتی کۆڤید 19 دابەزی بۆ سالب کە ئیتر خەڵک تووشی شۆک بوو بەڕاستی کەواتە ئەبێ کارێ بکرێت کە بڵێن بەرەنگاربوونەوەیەک دروست بکرێ بەرامبەر بەو شۆکەی کە دروستە بێ لە ناو موازنە. خان من ئەمێ لێرەیە پرسیارێکی تر بکەم ڕاستە بێگومان ئەمە یەکێک لە ینی کێشە سەرەکیەکانە لە بودجێ ئەم وڵاتانە کە بە شێوەی سەرەکی پشت بەنەوت ئەبەستن ئەمە هیچ گومانی تیانە بەڵام بۆ ئەوەی کە ڕوبەڕۆی ئەم کێشە ببنەوە بۆی ئاستەنگەکە ئالەم ئاستەیانە بێت ئەکرێت چی بکرێ لە بودجێ خۆ بۆ نمونێ مە ناتوانین بڵین پێشنیار بکەین دەی ئابووری فرەچەشنکەن ڕەنگە ئەمە پرۆسەیەکی زۆر درێژخایان بێ بۆی کات جگە لەنەوت پشت بەشتی تر ببەستن بەڵام وی پەیوەندی بە بودجەوە هەیە چی بکەن بۆ ئەوەی کە دوای کورتێنانەکە ئابوو شێوەیە نەبێ و ئاوا ئاستەنگ دروست نەبێت کە مەترسی لەسەر موچە دروست بکات. بەڕاستی من زۆر ڕاشکاوانە قساکەم ببوورە ئەکرێت خەرجەکان زۆر کەم بکرێتەوە بە تایبەتی لە عێراق خەرجە سیادیەکان هەنێ خەرج هەیە بەڕاستی هەر زۆر بڵین تەجاوزی تیاکراوە یعنی ئەگەر بینە سەر واقعی موازنە لە ساڵی 2005 بڵین کابینەی یەکەمی دوای ئازادی خەرجە سیاسیەکان لە 6 بۆ 7 خەرجی تێنەپەڕیوە بەڵام ئێستا لە 120 تێپەڕیوە 120 جۆر خەرجی سیادی هەیە لە ناو موازنە قەناعەت بێ هەنێکی یعنی زیادەڕەویەکی ئەوەنە زۆری تیا ئەکرێ کە ئەمە خۆی لە خۆیان تەئسیرەکاتە سەر موازنەکە کە موازنەیەکی زۆر زەبەلاح دەرەچێت و بەپێی ئەو داهاتەی کەیەتە ناو خەزێنەی دەوڵەت بەرامبەر ئەوە چونکە ئەویش هەر خەرجە خەرجی سیادیە خەرجی حاکمەیە خەرجی تەشغیلیە خەرجی ئیستیسماریە بۆ ئەوەی کە بتوانرێ موازنەیەکی ڕەشیق دابنرێت بڵین خەرجەکانی کەمتر بێ ئەبێ ڕێخستنەوەی نەفەقاتی سیادی پێش هەموو شتێک بێ ئەمە یەک دووهەم بەرەنگاربوونەوەی گەندەڵی و زیادەڕەوی خەرجکردن لەو بڵین ئەو مەبلەغی کە دانراوە بۆ دەستگایەک بۆ موئەسسەیەکی حکومی کە سەرفیکە شەرت نییە ئەو مەبلەغە تەخمین کراوەی کە بۆی دانراوە سفری کات ئەبێ بە ویژدان یعنی ئەوە لەبەر چاو بگرێت ئێستا لە قەیرانێکە نرخی نەوت دابەزیوە ئەبێ هەموو دەستگاکان هەموو موئەسساتی حکومی هەموو وەزارەتەکان هەموو دام و دەستگا مالیەکان ئەوە ڕەچاو بکەن کە نرخی نەوت دابەزیوە مقابلی ئەوە خەرجەکانی تر کەم بکرێتەوە بۆی بتوانرێ تەختیەی ئەو ئەجزە بکرێ بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە بێ لەوە وەک ئاماژەتان پێیا کە ئەمەی بندیوار و هەنێ موچەی سیر نازانم ئەمە دیواخانانەیە و ئەمە نازانم چییە و ئەمانە بەڕاستی ئەمانە زۆر تەئسیر لە موازنەی وڵاتەکە ضروریە پێداچوونەوە بکرێت هەم بە موچەکانە هەم بە خانە نشینەکانە هەم بەو جۆرە موچانەی کە هەنێ ناوی سیری لێنراوە کە لە ناو قانونی موازنە هەر نییە بەڕاستی. باشە پەری خان من ئێستا ئەمەوێ تێگەیشتنی خۆم بۆ ئەم وەڵامی جەنابەت بڵێم واتە ئەم ڕێکارانە کە ئێوە وتان دیارە ڕەنگە هەر قورسیش نەبێ ینی جێبەجێکردنیان ئەم ڕێکارانە زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەم قەیرانی بودجێ لە عێراق چارەسەر بکات بە تەواوەتی شەرت نییە بە تەواوەتی چونکە وەکو ئاماژەمان پێ بەڵام وا ئەکات دەست بۆ موچەی موچەخۆران نەبرێ بۆ نمونە وان نەکا یعنی حکوومەت ناچار بێ پەنانە باتە ئەوەی کە موچەی موچەخۆران نەیە موچەخۆرە فعلیەکە کە ماندووە بێ لە ناو وەزارەتەکانە ئەبێ هەموو ڕێکارێک بگیرێتە بەر بۆی بتوانرێ موچەخۆرە ئەسڵیەکان بیرێت ئیتر ئەوەی کە بندیوارە بەڕاستی منەڵێم بە پێی دیانەتیش گوناحە لەبەرەوەی کە بەڕاستی ئیشێک ناکات کە بەرامبەر ئەو ئیشە ئەو هینەوەرگێ ئێستا هەیە مەسەلەن لە دەستگایەکی حکومیە ناوی هەیە بەڵام لەوانەیە لە شوێنێکی کە ئیش بکات ئەوە پێی ناڵێن بندیوار چونکە واجبێک ئەنجامەیە مقابلی ئەو واجبە ئەو مەبلەغە پارەیە وەرەگرێ ئەو موچەیە وەرەگرێ
بەڵام ئەم بندیوارێ و ئەم گەندەڵی وای کردووە کە خەڵکە مستحقەکە ئەوە تا چەنەها مانگە موچەی وەرنەگرتووە. پەریخان یەک شتی تر کە زۆر سەرنجڕاکێش بوو لەم داتایانەیە سولفەی حکوومەت پێشینەکانی حکوومەت 5 تریلیۆن دینار بوو. ئەمە چ کاریگەریەک لەسەر بەڕێوەبردننی بوجا و بەڕێوەبردننی نەختینە لە وڵاتە دروست دەکات. ئێمە بەرەو خەسخەسە نیزامەکەمان ڕۆژ نیزامی ئابووری هەر لە دوای پرۆسەی بڵێن ڕاپەڕینەوە بەرەو خەسخەسە ڕۆشتین. خەسخەسەژە بێ مەجموعایە تۆ تەسهیلات بکەیت بۆ مستەسمر بۆ وەبەرهێنەر. یەکێ لەو تەسهیلاتانە سلفەی بانقیە کە ئەیانەی تێ ئەمە بە تایبەتی لە بانقە تایبەتمەندیەکان کشت و کاڵە پیشەسازیە ئەمانە. ئەگەر تۆ بتەوێ داهاتەکانە فرەچەشن بکەی ئەبێت بڵێن کەرتی تایبەت وا لێ بکەیت کە بتوانێ ئیش و کارەکانی جێبەجێ بکە هەم سلفەکەی تۆ ئەیاتەوانی و دیسانەوە تۆ سلفەکەی ئینڤۆڵڤەکەیتەوە بۆ خەڵکێکی کە هەم تۆ سوود وەرەگری وەکو حکوومەت هەم مستەسمیرەکە سوود وەرەگرێت هەم فرەچەشنی لە داهاتەکە بێ ئەبێ بڕۆین بەرەو ئەوەی کە بڵێن واجبی حکوومەتە بۆ هاندانی پیشەسازی لە بچووکەوە بۆ گەورە هاندانی کەرتی کشت و کاڵی هاندانی کەرتی گەشتیاری. من دەستخۆشی لەو وەزارەتانە ئەکەم کە بۆ نمونە وەزارەتی کشت و کاڵ کە خات و بێگرد کۆمەڵێ بەندا و پۆند و ئەمانەی دروست کردووە ئەمە لەبارەی گەشتیاریەوە سوودی خۆی هەیە لەبارەی سامانی ئاژەڵەوە سوودی خۆی هەیە لەبارەی گلدانەوەی ئاوە بۆ پشگیریکردن لە کشت و کاڵ سوودی خۆی هەیە کەواتە ئێمە جگەلەوەی لە هاندانەکان ئەبێ بە یاساکانی شاب بچینەوە لەبەرەوەی یاساکان زۆرینەی بۆ سیستمی ئیشتراکیە کە ئەتوانم بڵێم لە نیزامی پێشوە کەرتی گشتی زیاتر گرنگی پێیرا بوو وەکو لە کەرتی تایبەت بەڵام ئێستا کەرتی تایبەت ئیحتیمامی ئەبێ پێبیرێ نەک بە یاسا کۆنەکان ئەبێ پێداچوونەوە بکرێ بەو یاسایانە بۆی بتوانرێ هەم هاندانی کەرتی تایبەت بگرێ هەم فرەچەشنی داهاتیش بێ ئەو کاتە تۆ زەریف بر لە کەرتی تایبەت وەرەگری. گۆڕانکاری ڕێشەی پێویستە بەڵام پەریخان شتێکی ترکە هەیە ینی بانکی ناوەندی 11 ملیارد دۆلار لە یەدەگی دراوەکەی یەدەگی دراوی بیانیەکەی خەرج کردووە. خۆڕاستە ئەم یەدەگە بۆ پاڵپشتیکردنی ئابووریە لە کاتی قەیرانە بەڵام کەی ساڵی 2025 ینی قەیرانەکە پێمانە لەو ئاستەیە قوڵ ببێ 11 ملیارد دۆلار لەم یەدەگە تۆ خەرج بکەیت. پێت وایە مە چ کاریگەریەک لەسەر بارودۆخی دارایی و ئابووری عێراق دروست دەکات؟ بە دڵنیاییەوە من گەشتبین نیم بەرامبەر بەو ژمارەیە بەڕاستی بەڵام هەر وەک بەڕێستان ئاماژەتان پێەیە کە بۆ مەسەلەی بڵێن بەرەنگاربوونەوەی ئەو قەیرانە بووە بۆ هینی بڵێن وەزعی ئابووری و دارایی چاک بکرێ لەبەرەوە زەرور بووە دەگە بێ ساحبکە بەڵام ئەگەر هاتوو محاولە بکرێ قەیرانەکە بەرەنگاربوونەوە بکرێت و معالەجەی قەیرانەکە بکرێ ئەو سایەدەگیش ئەچێتەوە جێگەی خۆی بڕواناکەم بەرەو ئەوە بڕۆین کە اقتصاد بەجارێ بڕوخێ هەرچەنە هەنێ کاریگەری سیاسی و نێودەوڵەتی هەیە لەسەر نرخی نەوت لەسەر ئابووری عێراق کە تەدەخلاتی نێودەوڵەتی کە ئۆپیک هەم نرخەکە دەستنیشانەکە بە پێی عەرز و تەڵەبی بازار هەم بڕی بەرهەمهێنانەکەش لەبەرەوە ئەتوانم بڵێم ئەو کاریگەریانش لەوانەیە کاریگەرینی نەرێنی پەریخان من نامەوێت گفتوگۆ لەگەڵ جەنابەتەوە کەم بێ ئەوەی باسێکی بودجێ هەرێمی کوردستانیش بکەین باسێکی گرنگی هەبوونی بودجەمان بۆ بکە لە هەرێمی کوردستان هەناسەیەکی سار دێوێ بەڕاستی لەبەرەوەی بەڕاستی من بەش بە حاڵی خۆم کە پێشتر بەڕێوبەری گشتی بودجە بووم هەموو ئاواتم ئەوە بوو لە ساڵی 2019 من چوومە ئەو وەزارەتی دارایی و ئەو پۆستەم وەرگر هەموو ئاواتم ئەوە بوو پێش ئەوەی کە دەرچم لەو وەزارەتە بودجەی هەرێمی کوردستان بنێرێتە پەرلەمان و تەصدیق کرێ
و ئێمە کەم تەرخەم نەبووین لەو بارەیەوە توانیمان جوانترین بودجە داڕێژین و عەجزێکمان هەبوو عەجزەکە خەتای خەرجەکان نەبوو بەڵکو خەتای خەرجی کۆمپانیا نەوتیەکان بوو خەتای ئەو قەرزە بوو کە لە وەزارەتی کارەبا بۆ سوتەمەنی کردبووی عەجزێکی گەورەمان هەبوو لەبەرەوە نەنێرایە پەرلەمان بەداخەوە بەڵام بوونی بودجە پلانی مستەقبەلیە بۆ چۆنێتی خەرجکردن و دابەشکردنی داهاتەکان بەسەر خەرجەکانە هەتاوەکو تۆ ئەو پلانە مستەقبەلیە نەبێت نازانی بەرەو چی ئەڕۆی هەتاوەکو بەپێی کەسافەی سوکانی و بەپێی پێداویستی شوێنەکان و بەپێی وێرانکاری ئەو شوێنانەی کە لەسەر دەستی ڕژێمی پێشوو زەرمەند بووە ئەو پلانە نەبێ بە هیچ شێوەیەک پێشبینی مستەقبەلی ناتوانانی بکەیت بۆیە من داوا لە حکوومەتی هێرێمی کوردستانی داهاتوو ئەەکەم کە پێداگر بن لە بوونی بودجە بەڕاستی بودجەمان نەبێن نە ئەتوانین داهاتەکانمان ڕێکخینەوە نە ئەتوانین خەرجەکانمان ڕێکخینەوە نە ئەتوانین بودجەی ئیسtisماری وا لێ بکەین لە قزمەتی خەڵکا بێ نە ئەتوانین بودجەی تەشغیلیەکەشمان اقتصادێکی تیا بکەین کە لە خزمەتی خزمەتگوزاریەکان و بودجە تەشغیل ئیسtisماریەکە زۆر سپاس پەریخان بێگومان زانیاریەکی زۆر ورد و دقیق و هەملایەنەمان وەرگرت زۆر بەخێر هاتن بەڕێز پەرینووری بەڕێوەبەری پێشووی بودجەی هەرێم بەخێر هاتن ئێمەش هەر بەم بابەتە کۆتایی بەگەشتی هەواڵابووریەکانی ئەمڕۆمان هێنین زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە